مامۆستا سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش پێشەکەی من خۆتە زانی ماوەیەکە ئەو دۆخەیەکە بەگریانەوە بە شەیشان تەلەفۆن لەگەڵ جەنابتا یاخود ڤیدیۆ لەگەڵ جەنابتا دەکەن و پەشیمانن لە کارەکانیان. الحمد لله رب العالمين وبه نستعين. سەرەتا داواکەم لە خوای گەورە یارمەتی هەموو لایەکمان بێە، هیدایەتی گەنجەکانمان بە ئەم کۆمەلگایە بەرەو ئاقارێکی خراپ ڕۆیشتە بوو، بە تایبەت لەناو تۆڕی کۆمەڵایەتی سۆشیال میدیا عمومەن کۆمەڵێک گەنج بە خراپ بەکاریان هێنا. ئەگەر من هۆکارێ بوو بێتم سواسی خوای لەسەرەکەم تا ڕۆژی قیامەت. مەمنونی رب العالمینم دەرگایەکی ئاوای بۆ من کردبێتەوە بتوانم بچمە ناو دڵی گەنجەوە، بتوانم بچمە ماڵەکانەوە کاریگەری لە گەنجێ بکەم کە بیئاگا بووە کە کۆمەلگاکەمی بە ئاقارێک بردبوو کە هەندێ لە خاو و خێزان و خانەوادەکان ڕووی ئەوەیان نەبوو سەیری ئەو شاشانە بکەن. سپاسی رب العالمینەکەم. مامۆستا چۆن تۆڕی کۆمەڵایەتیت هەڵبژار بە تایبەتیش تیکتۆک پێم وابێ یەکەم مامۆستای ئاینی بیت کە ئەمە هەڵبژاردووە، ئەمە وازە ڕەخنەکان بێنە کە ڕەخنە ئاژیری یاخود هەشتێکەوە خۆت ئەتوانی وەڵام بیتەوە، بەڵام چۆن ئەمە هەڵبژاردووە کاریگەری ئەمەش چی بوو؟ عموما من لە تقریبا 2015ەوە تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنم وتارەکانم پەیامەکانم لێ بڵاوە کردەوە، بەڵام ئەمەی لە مودەی ئەم ساڵەیە کە چوومە ناو ئەپی تیکتۆکەوە شتێکی تازە بوو بە نسبەت هەموو مامۆساکانەوە، بەڵام کە من دەست پێشخەریم کرد لەم بابەتەیە ئەم بیست هەموو جار یان جاری وە هەبوو مەقتەعیان بۆ مەنار لە تیکتۆکەوە شتی زۆر ناشیا و نامعقوڵم تیا بەدیە کرد. زۆر ترسم لەوە هەبوو کە گەنج بەلا ڕێیا بڕوا، ترسم لەوە هەبوو خانەوادەکان بە یەکجاری تێکچن. هەستام ئەپێکی تیکتۆکم دروست کرد، وتم بزەبط یعنی بالفعل بزانم ئەم تیکتۆکە بزەبط ئاوایە، گەنجەکانمان ئاوا بەخراپ بەکاری هێنن. سبحان الله ئێوارەیەک بوو ئازانم سەعات 10 شەو بوو لە هۆڵەکە دانیشت بووم بە تەنیا بووم، چوومە ناو ڕاستەوخۆکانەوە لایڤێکم بینی گەنجێکی هەورێری بوو، تقریبا نزیکەی 1000 کەس لە لایڤەکەیا بوو، بانگراوندێکشی کردبووە سەر شاشەکە و جنێوی بە خەڵکی سلێمانیەدا، جنێوی زۆر پیس، یعنی جنێوی بە دایکیانەدا بە خوشکیان، یعنی شتی زۆر نامعقول و ناشیایی یعنی ئەوەی بەرامبەر بە ئەم شارە بەکارە هات، یعنی زۆر دڵتەنگی کردم، نەک بەرامبەر بە ئەم شارە بەرامبەر بە هەر مرۆڤێ بکرێت، ئەمە جێگەی قبول نییە بەڕاستی. من بەڕاستی نەمەزانی چۆن مایکەنێ درێت، خەڵکمە بینی بەشدارە دێت جنێ و ئەداوەمانە لە کۆمنتان نووسیتم ئەتوانن وەرنگرم، من مامۆستا سۆرانم وەریان گرتم، کۆمەڵی قسەی خێرم بۆیان کرد، وتم من مامۆستا سۆرانم حەزەکەم قسەتان لەگەڵا بکەم، ئەمەی ئێوە شتێکی باش نییە، شتێکی خراپە، خوای گەورە پێی خۆش نییە، ئەم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە. ئیتر لەم قسانەیە بوو کوڕەکە ئەوەی کەوا خاوەن لایڤەکە بوو لە جنێودان هەر بەردەوام بوو، بەس وتم کاکە حورمەت لە من بگرە، وتیاخە من باوەڕ ناکەم تۆ مامۆستا سۆران بیت، چونکە من قەت بە خەیاڵمان هاتوو مامۆستا سۆران لەگەڵ من قسە بکە. وتم بەچی باوەڕەکەیت؟ وتی ئەتوانی کامێرەکە بکەیتەوە. ئەنجا ڕاستیەکەی الحەمدوللا توانیتم کامێرەکە بکەمەوە بە حکمیەوەی ئەو ئەپەیکەوە من دروستم کردبوو تقریبا 1000 فۆلۆوەری هەبوو، کە کامێرەکەم کردەوە منی بینی کوڕەکە شۆک بوو ڕێک، وتی مامۆساییان وعد بێت سێ جار وای وت سوێنی خوار، وتی ئیتر من تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک بەخراپ بەکار ناهێنم، داوای لێبوردن لە خوشکانی سلێمانیەکەم لە دایکانی سلێمانیەکەم لە تەواوی خانەوادەکانەکەم داوای لێبوردن لە خواکەم، وعد بێ لەمە بە دواوە دەستکەم بە نوێژەکانم، واز دە قسەی نەشیا و شتی خراپ بێنم. دوای ئەوەی کەوا ئیتر من دەچوومە دەرەوە لە مایکەکە، ئیتر ئەو خەڵکە الحەمدوللیلا هەمویان دەستخۆشیان کرد، مامۆستا خوا بەردەوام بە، ئەگەر گوێت دێمانە وعد بی ئێمەشتەوە بە بکەین. کە هاتمە دەرەوە وتم خوایەگیان من توانیتم بە 9 سەعات بە چارێک کاریگەری لە گەنجێ بکەم، واز دە قسەی خراپ بێنێ، واز دە جنێو بێنێت، بۆ من نەتوانم ئەم ئەپە بەکار بێنم. ڕاستێکی مشاوەرێکم لەگەڵ خۆم و خوای گەورەیە کرد سوبحانەوە تەعالا، بە باشم زانی ئەم ئەپە بەکار بێنم و بەڕاستەوە خۆی بێمە ناو ئەم ئەپەوە گەنجی ئەم شارە ئەم وڵاتە بدوێنم، قسەیان لەگەڵا بکەم، لەگەڵ معانەتەکانیانە بزانم خەلەلیان چییە، بۆچی وا ئەکەن، گەنجێک کە تووشی دەرمان بووە، معتاد بووە، گەنجێکە بۆتە مایی ناڕەحەتی بۆ خۆی، بۆ کەسوکارەکەی، بۆ کۆمەلگاکەی، هۆکاری چییە.
سپاس بخوا لەو ڕێگەیە توانیتم ئەوە نزیکەی بەرەو ساڵی زیاترە لەو لایڤانە بەردەوامم. واتە تۆ لە پەرۆشیت بۆ ئەو گەنجانی کە وشەی خراپ و جوێن و قسەی نەشاویان بەکارهێناوە ئەو پەرۆشیە دوای لێکردی کە هەنی بێتە سەکۆیەک بێتە مینبەرێک بۆی کە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلامی تیا بڵاوکەیتەوە و کاریگەریشی هەبووەوەی کە بینیمانە. طبعاً خەڵکێکەیە لە دوورەوە گومانی خراپە بە تەنانەت قسەیان پێکردو و باجیشم داوە لەسەرم قسانە باشە. على اساس من بۆیە ئەپی تیکتۆکم هەڵبژاردووە لەبەر ئەوە لە ڕووی مادیەکەوە سوود و ئیسفادەکەم. قەسەم بەو خوایی ئەم عەبدە سوژدەی بۆ بردووە نەمزانی و ئەم ئەپە پارەی تایە. تەنانەت بە حاجی میران شایەدیم بۆ بدا یەکەم لایڤم کە کردنەوە دڵەکەیان بۆ مەنارد. ئەها ئەو دڵەکە ئەنێرن باشە من تەنانەت یەکەم لایڤم دووەم لایڤم سێم لایڤم هینم وەرناگرت پەیوەندی خەڵکم وەرناگرت تەنها کۆمێنتمە خوێندەوە. ئەمە ڕەحمەتی خواتان لێبێ ئەم شتانە منێرن ئەمەیە کۆمێنتەکان بە جوانی ببینم. بۆ بەیانی دوو بەیانی سێ بەیانی گەنجەبینی وتی مامۆساییان خەڵک ئەوە دیاریە ئەینێرێت بۆ سەر ئەو شاشەیە. وتم وەڵام من ئەم شتانە هەر نازانم. باشە قوربانگیان دوای سێ لایڤ کە ئەو کوڕەوتی ئەگەر بتوانی ڕەسیدەکەت بکەیتەوە سەیری بکەی بزانن چەنیتیایە سێرەکەم 19 دۆلاری تایە. دەیوتم بەخوا من ئەوم هەر نەزانیوە بۆیە ئەوە گومانی خەڵکە و باجیشم یعنی داوە قسەشیان پێوتم لەسەر ئەوە. بەڵام من ئینشاءڵڵا گوێم لەوە نییە ڕوم کردوتە خوای گەورە و لەو دەرگایەم داوە ئینشاءڵڵا بۆ تەمای خیر بۆ کۆمەڵگاکەم سوپاسی ڕەب العالەمینی لەسەرەکەم. یەک شارەت لێ بکەم تا چەند دڵخۆشیت کە تۆ تاوکو دوێنێ کۆمەڵێک گەنجت بینیوە لە تیکتۆکە ڕەنگە هێڵی سووری کۆمەلگا بوو بێتن قسەکانیان دەستەواژەکانیان لایڤەکانیان بەڵام ئێستا هاتنێتە ئەم مزگەوتە و ئەگرین و سەردانی ماڵی خواکەن. بیرم نییە دوای 6 لایڤ دوای 7 لایڤ کە بەردەوام بووم کوڕێکە بوو ناوی سۆنە تاقانە بوو. الحەمدولله سوپاس بۆ ڕەب العالەمین. ئێستا هەر ئینسان ڕووی نایە پێی بڵێ سۆنە ئەوێ بڵێ حاجی. سوپاس بخوا لە ماوەی 2 مانگە لە ماوەی مانگێکا توانیتی 2 عومرە بکات. سوپاس بخوا کاریگەریکی زۆر باشی لەسەر گەنجان دروست کردووە. هاتە ناو لایڤەکەمەوە تۆزیە قسەی کرد قسەکانی ها وەک بڵێ بەرامبەر بە مامۆسایەکی ئاینی ئۆمانە تۆزیە هی ئەوە نەبوو باشە. منیش زۆر خۆم تێنەگەیان بەڵام ئاسایی وەرم گرت ئۆمانە بەڵام هەر لە خۆمەوە سوبحانەڵڵا ئومێدم بەم گەنجەوە بوو. سوێن بەخوا دوای ئەوەی لایڤەکەم داخست یەک دوو مامۆسای ئاینی تەلەفۆنیان بۆ کردم وتیان مامۆساییان تۆ گەنجە ناناسیت. وتم نەوەڵا. وتیانە و گەنجە سوشیال میدیا زۆر بەخراپە بەکارهێنیە جنێویتیا بەکارهێنیە نەوعەما گەنج بەلاڕێە ئەبات وە کەسایەتی تۆ جوان نییە. وتم باشە مامۆسایانی بەڕێز ئەم گەنجەنە ئەبوو جەهلە نە فیرعەونە. باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەبوو جەهل گفتوگۆی کردووە. باشە ئەبوو جەهل چەند جا پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم عەزیەت داوە خۆ ئەم گەنجە تفێکی لە من نەکرد. سلام عەلەیک مامۆسای بەڕێز کۆمەڵی قسەی کرد. ڕەنگە بۆ نمونە بە شیاو نەبێ بەرامبەر بە مامۆسایەکی ئاینی کۆمەڵی قسەی کرد بەڵام خۆ جنێوی پێ نەدام کوفری نەکروتیان نەوەڵە. وتم باشە مە فیرعەونە بەرامبەر بە موسا سەلامی خوای لێبێ سەیدونا موسا چوو بۆ لای کەسێکە یەگوت من خوام خۆ نەیوت تۆ خوام. والحاصل قەناعەتم پێیان کرد بەڵام هەر ئەوە بوو کۆمەڵی خەڵک هەر بەردەوام و مامۆساییان نابێ ئەم کەسانە وەرگری لە پێگەی لە کەسایەتی دەدا پێکەت کەمە کاتەوە لە ناو کۆمەلگایە. والحاصل من گوێم نەدایە ئەوە. سوپاس بۆ ڕەب العالەمین. بەس وەکو وتم ئومێدم بەم گەنجە هەبوو. وتم ئەم گەنجە بێتە سەڕێ بە ئیزنی خوا سەتەها گەنجی تر واز لە تاوانە هێنن واز لە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا هێن و ئەو ڕێ ڕاستاگرن. سوپاس بەخوا کە وا ئیسا بەرهەمەکەی بینن الحەمدولله.